حدثێکی گەورە هەیە ئینشەڵڵاه بە نەسیبی کوردستان دەبیت ئەویش خولێکی جیهانیە لەسەر مستەوای دنیایە بۆ ئەو هەرێمانەی کە لە دەوڵەتەکانی فدرالین لە دنیا تاکو ئێستا مەسەلەن بڵێن دەوڵەت نینە بەڵام سەربەخۆیەکی تایبەتیان هەیە یان وەکو فدرالی لەش دەوڵەتەکان دەژین ئەویش خۆی کۆکردەوە لە ڕێکخراوێک پێدرێن کۆنیفا پێشترێ فیفا هەبوو فیفا ئەو ڕێکخراوە بوو کە پەیوەند بوو بەس بە ئەوروپا با بزانم هەرێمی کوردستانیش داخل کرا بوو بەڵام ئێستا کۆنیڤایە لەبەرەوەی هەرێمەکانی هەموو دنیا لە ئەمریکا جنوبی لە ئاسیا لە ئەوروپا لە ئەفریقا هەمووی بەشدارن تێدا تقریبا ڕۆژ بە ڕۆژیش لە ڕێکخراوەکە عەدەدیان زیاتر دەبیت دوای ئەوەی پەیوەندیان بەمە کرد بە نووسراوێک لە کۆنیڤا بۆ مەهات بۆ نوێکردنەوەی ئەندامەتی کوردستان لەو ڕێکخراوە تقریبا لە مانگی 11 بوو ئەبزانم داوایان کرد کە بەشداری تێدا بکەینەوە جوزارێکی دیکە ئیشتراکات هەیە ساڵانە ئیشتراکاتی خۆمان دێت بەڵێ ئەمەش پێمان خۆش بوو بەشداریمان تێدا کرد پاشان بە بروسکە تەبعاً هەتاکو ئێستا کە بە بروسکەینا بە بروسکە ئاگاداریان کردینەوە کە کۆبوونەوەکەیە کۆبوونەوەی یەکێتی کۆنیڤایە کە لە ئەمریکا ئەنجام دەدرێت لە 27 یەک ساڵی نوێ ئەگە بەشداری تێدا دەکەن وەکو داوەنامە لۆمە هاتبوو لەبەر وەختەکەی و قیچەک زەحمەتی وەرگرتنی ڤیزای ئەمریکا ئەمە پێمان گوتمان دەتوانین بە ئۆنلاین ئەگە داخل بین لەگەرتان بەس پێشەوەی ئەمە داخل بین و یانەوە دەمەوێ ئەو محتەوای کۆبوونەوەکەی خۆتان باسی چ دەکەن لۆمە بنێرن لۆی بزانین کە داخل بین لەگەرتان لەسەر چ محتەوای ئیجتیماعەکە لەسەر چیە لەسەر چەوە دەبی لۆیان نووسینەوە داوایان کرد کە لە ساڵی 2023 بوتوڵەکەیە لە قوبرس دەکرێت دەستنیشانی قوبرسیان کردیە دیارە لە کۆبنەوەی پێشتریان پاشان لە قوبرس گۆڕا بۆ هۆڵەندا دیار بوو قوبرس خۆی ئامادە نەکرد و باش ئێستا کە مانگی هەشت لە هۆڵەندا دەکرێت بۆ 2023 لە کۆبوونەوەکە داوا دەکەین چێ دەتانی مەلەفی تەقدیم بکات بۆ ئیستەزافەکردنی یان میوانداریکردنی ساڵی 24 ئەو بوتوڵەی دووەلی لەسەر ئاستی هەرێمەکانی جیهانە ئێمەش وەکو یەکێت تۆپێ کوردستان مەلەفێکی تێر و تەسەلمان ئامادە کرد وابزانم لای جەنابتان ئەگە نازانم هەبییانەوە ئەو مەلەفەیە مەلەفێکمان ئامادە کردیە لە کە ناردمان لۆیان محتەوایەکانی زۆر تێدایە یاریگاکان لەسەر ئاستێکە فندقەکان لەسەر ئاستێکە مەتارات و سەحە و هەموو شتێک هەمووی تێدایە کە مەلەفەکەیان دیت عەفوم دەکەن کە مەلەفەکەمان تەقدیمیان کرد گوتیان 29 مانگ ئۆنلاین سەعات ئەوەندە دەتوانن بەشدار بن لە کۆبوونەوەکە ئامادەینە ئەمەش تەمان 29 مانگ 29 یەک بەشداریمان تێدا کە بە ئۆنلاین لەگەریان بووی مەلەفەکەمی یاخیندەوە یەک لاپەر بەحسیان دەکرد ئەوە لە چێندەریا و لە چێندەیان زانی کردتە چێندەریا مەلعەبەکە چۆن و چۆن نییە یان مەتارات و چەند دوورە لە مەلعەبووی هەمویان تیان تازەمە لە کۆبوونەوەی بووینە کۆبوونەوەکەمان تقریبا لەسەر هەندێک مەلەف ڕاوەستاینە حەفت دەوڵەت تەقدیمیان کردبوو بۆ ئەو میوانداریکردنی ئەو بوتوڵەیە لە هەفتەکە سێیان سەحبیان کردیە کوردستان و مەکسیک ڤێنزوێلا ڤێتنام ماینە ئەو چارە منافەسەیە لەسەر تەنزیمکردنی بوتوڵەکەیە گوتی یعنی هەمووی لەگەرمان مناقەشەی زۆر دوور و درێژیان کرد لەسەریان حتا لە ئەحوالی ڕووی ئەمنی لەگەر عێراق و پەیوەندیمان لەگەر حکوومەتی عێراق ئەوانە زۆریان سوال کرد طبعا سوالەکانیشیان هەموو لەسەر ئەوە بوو کە
ئەمنیەتیان زۆر لا گرنگ بوو و سەحەیان زۆر لا گرنگ بوو هەروەها جێگای گەشتیاری ئەو تیپانە کە دێنە یەکوانە جێگای گەشتیاری چتان هەیە پێشانمان بدەن ئەلحەمدولیلا شکورە مەدرێن کوردستان هەموو گەشتیاری لە شارەکە ڕۆ دەری هەمووی سیاسەت گەشتەکانی کوردستان هەمووی گەشتیاری تێدایە جێگای باشمان هەیە دیار بوو لە کۆبوونەوەی پاشترێ بروسکەکمان لۆ هات دەڵێ ئێوە و ڤێتناممانە کە بووتە تەسوید لە تەسویتەکەی کوردستان 700 وەرگرتیا ڤێتنام 700 مەکسیک 300 ڤێنزوێلا 300 طبعا ئەوان دوور کرانەوە ڤێنزوێلا و مەکسیک لە استزافەی ئەمە و ڤێتنام ماینە 700 بە باشیان زانی سەردانی هەردوو شوێن بکەن هەردوو وڵات بکەن سەرۆکی ڕێکخراوەکەی کۆنیڤا لەگەر هەردوو جێگرەکەی سەرۆکە فەڕەنسیا دوو جێگرەکە یەکیان هەنگاریە یەکیان رووسیا وابزانم سەرۆکە سویدیا وەزم سویدیا ڕۆژی 13 لەسەر چاردەیاندانە 13 لەسەر چاردەی ئەو مانگەی مانجی سێ دێنە کوردستان سێ ڕۆژ دەخایانی ڕۆژی چاردەی مانگ سەعات 2 شەو یعنی بەیانیەکەی دەگەنا مەتاری هەولێر فڕۆکەخانەی هەولێر ئێمە لە پێشوازیدا دەبین سێ ڕۆژ دەخایانی لە کوردستان دەبینێنەوە سەردانی سلێمانی و دهۆک و هەولێر ئەوی ئەمە لۆمان ناردینە و زا خۆش دەکەن تەماشا یاریکەکان و ئەوان دەکەن ئێمە لەیەکی تۆپی کوردستان لیزنەیەکماندانایە لزنەی کە لەگەڵ ئەو وەفدە دەبیتن پێکاتیە لە بەڕێز کاکسیروان سکرتێریەکی تۆپی کوردستانە و کرێکار و کاگازادە وەڵزەم کە جەلا لەگەریان نازانم على كل بخوي اعلاميه دبيار اقل لقريج نبيار اعلام دبي لقبي سرداني اول شوين دكن سليمانيا روجي تاردي مانك دتسن لقل زور باريس غاري سليماني دادنيشن لقر مدير شرطه سليماني ومدير صحه سليماني هروا سرداني ياريغا كان دكن ياريغاي سليماني ياريغاي نوروز وابزانم لقى ياريغاي فەرماندەی سلێمانی لەگەڵ فندقەکانی ئەوانی فندقەکانی تایبەتن لە سلێمانی و ئەوانیش چار فندقمان دەستنیشان کردە سەردانیان دەکەن سەردانی مەتار دەکەن زۆریشیان لا گرنگ ئەوەی بە جەنابتانم گوت ئەوی زۆر گرنگە لەکنیان ئەمنیەت و سەحەکەیە یاریگاکان دیتیتیان یاریگەکانی مە بەس ئەوە گۆڕانکای لەسەر ناکرێت چکۆ دیار ڕسمەکان لە کنیانەوە مەلعبەکانیان دیتە پێشیان تعجوبیان پێما کە لەو منتقەیمە ئەو یاریگانە هەبی دیار پێشترێ لە ڤیڤا باسییان کردو وتیان ئێستا زۆر گۆڕانکاری بەسەردا چوە لەو چەند ساڵی ئەوەش جێگای فەخر و شانازی بۆمەیە کە ئەو کار و چاڵەکیانەی حکوومەتی هەرێمی کوردستان وەلەو بە تموحی مەنیە وەکو وەرزشوانان بەس بەڵام شتێکی باشیان کردیە تاکو ئێستاکە ڕۆژی 15 مانگ دەگەنە شاری دهۆک لە شاری دۆک عینن وەکو سلێمانی لەگەر جەنابی پارێزگاری دهۆک دانیشتنیان هەیە لەگەر مدیری سەحە و بەڕێوەبەری پۆلیس پاشان سەردانی زاخۆی دەکەن سەردانی یاریگاکان دەکەن مەلافەنادەکانەوەی بۆیان دانرا لەگەر ئەو شوێنانەی کە جێ حەوانەیەتەن تیپەکان ئەوجا ڕۆژی 16 مانگ لە هەولێر بەرنامجیان هەیە یەکەم کۆبوونەوەیان لەگە پارێزگاری هەولێرە پاشان لەگەر جەنابی وەزیری ناوخۆ ئەوان پێیان باش بوو زۆر بەرپرسی یەکەمی ئەمنی ببینین لە کوردستان طبعا لە ئەمنی ئەمن مەقسەدم لە حکوومەت وەزیری ناوخۆیە لەگەڵ وەزیری سەحای ببینن بەرپرسی یەکەمی تەندروستی وەزیری سەحای بەڕێز جەنابی وەزیر سەحەیە ئەو دووەش ئیشەڵڵا دەیان بینن و لە نزیکەوە ئەوان زیاتر تعهودی ویان دەبێتن کە ئەمنیەت و ئەوەی سەحەی پێویستی پێ لە یاریگاکان لە فندق و لەوانە ئامادە بیتن ینی هەر کەسێک مەسەرەن لە وەفدەکان ئەگەر خوا نەخواستا تووشێت شتێک بوو بە چەند دەقە دەتانن بگەنە مستەشفا ئەو تەفاسیلانە هەیە لە بەتوڵاتی دووەلی ئەوانە دەبی هەمووی دابنێلویان ئەمەش وەختی خۆشیمە چەند بتوڵەمان کرد لێکوان بتوڵک لێکوان ڕوانمان هەر لە فندقەک و
إسعافك ما دانا بو عندك كوادر صحي ما دانا بو بوي إسعافاتي أولية كان كذا جنا مستشفى زور يعني بيخوش بو طبعا كردستان لو روا پێشکەوتووە لەو ڕۆوە زۆر هاوکاری یەکگرینە وەکو حکوومەت وەکو دەستگاکانی وەرزش و ئەوانی تر. طبعا لەو خولەکە ئەوی لە کوردستان دەکرێت تاکو ئێستاکە چۆنیەتی دانانیانە 2023 ئەنجام دەدرێت لە هۆڵەندای قەراری لەسەردا بۆ پارەکە یەکەم زاری کە لە کۆبوونەوەی ئەو جارە ئی 24 دانە ساڵێکی دیکە کە بەتوڵە لە کوردستان دەکرێت نزیک دەبتەوە لێکوانە قەرار دەدەن 25 دەچێن دەربکرێت 24 مەسەلەن کە لە کوردستان بۆ ئەگەر شانسی ئەومان بردمانەوە لە کوردستان کرا 25 لە دەوڵەتێکی دیکە دەکرێت 16 تیپ بەشداری دەکات لەگە کوردستان ئەو 16 تیپە لە هەموو شارە دەوڵەتەکانە ئەوانی وتم هەرێمەکانی لە فیدرالی لەوانەشە 24 ئەمە داوامان کردێ زۆر بەتوندی حەزمان لێ و دەمانوێت بێنێرش ببینن چکو دیتنی یەکوانە زۆر فەرقی هەیە لەگەر ئەو دەوڵەتەی کە منافسە لەگەر ئەمە بەڕاستی لە ڕووی وەزعەکەی مە و ئەوە لەگەر ڤێتنام لەوێن دەر هەندێک مەشاکلی تریانەیە لەوانەیە ئەمە شانسیەوەمانوێبی 24 تەنزیم بکەین 25 لەوانێ ڤێتنامی ئەوەی کە گوتم ئەوە تەفاسیلەکەیتی و پێشمان خۆشە وەکو هەر کەسێک شەرت نییە لێکوانە مەسەڵەن ڕوودا و لە هەولێرە بستە سلێمانی کاکادی لە سلێمانی لە ئیستیقبالی وەفدەیە دەتانن پەیوەندی بەو بکەن ئەوانی دەستگایەکانی ڕاگەیاندن کە لەوێن دەرێ ئاگادار بن چەند کەس دێن لەگەریان بن لەگە شاندەکە بن لەوێن دەرێک لەگەر لۆکن جەنابی پارێزگەر دەچن لە مەلعەبەکان دەسوورێنەوە لەگەریان بن لەوێن دەرێ ئازادن هەروە لە دۆوەکو هەروە لە هەولێرش ئەمە ئەنگۆ وەکو ئەندامێکی یەکی تۆپی کوردستان تەماشە دەکەین ڕاستە ئەمە لە یەکی تۆپی کوردستان ڕاگەیاندنمان هەیە و کەوادری زۆر بەڕێز و بەقووەتمان هەیە لەناوەی بەس بەڵام ئەوان جوار وە کۆنگۆ ئەندامی یەکێتی تۆپی کوردستان و ئەنگۆش ئەندامی یەکی تۆپی کوردستان هەموو دەستگاکانی ڕاگەیاندن لە کنەما بە یەک چاو تەماشای هەمووی دەکەین و سەلماندیشمان وەکو ڕۆژان و کار و چالاکیەکانمان سوپاستان دەکەین وەگەر هەر شتێکە هەیە نازانم ئەمن تەوا بوومە دەوری کوردستان وچی عەرە گوتنی شەغالە مدەریبەکان هەموو لە دەوری کوردستانن زۆر ساڵیش یەکێت تۆپی کوردستان کە دەستنیشان دەکرد لە مدەریبی یەکەمیەوەی بەتەڵی نازانم ئەوە بووە زۆر جایش دەبووە قسە و قسەلۆک و وەش بووە یعنی ئەگە قسەک ناکرێ ئەگەر شتەکەوە نەبی هەندێک لە لاعیبەکانی خۆی وەردەگریان نازانم لە ڕێزم هەیە لۆ مدەریبەکان بتێنێت تەعاتفەچی دەبوو لەگەمە لاعیبەکانی خۆی لۆ منتەخەبی کوردستان ئەوەی جەنابەت دەڵێ نابی ئەمە مدەریبی عێراقی هەر دەستنیشان بکەین ئەگەر ئەزنەبی ئەمن لەگەر وەما مدەریبەکی ئەزنەبی بینین لۆ کوردستان نەک هەر لۆ بتوڵێەوە ساڵی 24 ئەمە ئەگەر بمانەوێ ساڵانە کە خوڵ خلاص دەبی وابزانم بە برادرانی ئەعلامی شنگۆتیە ئەوە تقریبەنەوە چەند دەبیتن کە دەستنیشانی پێکاتەی کوردستان دەوری کوردستان دەکەن بەس نازانن ئەوانە پێکاتەی هەڵبژاردەی کوردستانە بەس مقارنە دەکەن ئەوڕۆ باشە سبێنێکە ئەگە خراپ بوو یەکەچکەبی طبعا ئەگە یەک بەردەوام باش بیتن ئەمەش ئەو تەرکیزە سەو لاعیبانە دەکەین ئەوە لە ئەعلامی بەڕێستان وەبزانە مەنگۆش بەشدارن تێدا لاعیبەکان دەستنیشان دەکەن پاشەوی شەرت نییە تو باش دلاعیب نامە زیاتر لە سی لاعیب دەستنیشان دەکەین ئەگەر بکرێ ئەمە لەگەرەوەینا بەسەری خۆشمان گوتیە دەمانەوێت دائیمەن منتەخەب کوردستانمان هەبیت تەنسیقمان لەگەر یەکێت تۆپی عێراقی جوابمان لێیان ناردیە بەس بەڵام ئەوان زۆر مەشغوڵن مەشغولیەکە هەدەنێ مەشغولی نازان مەشغولیەکانە چی ئەمەش ئەمە وەکو سەرۆکی یەکێت تۆپی کوردستان مەشغولیەتم هەیە بەس وەکو ئەندامەکان نییە ئەندامەکان هەموو لزنەکانی شوکاری خۆیان دەکەن دەتوانم بڵێم ئەوڕۆ کۆبوونەوەمان هەبوو سەعاتدا تاکو سەعات یەکونی و تقریبا ماینەوە یەکونی ئەم چوومەوە مالێ بە زەوانمانەوە لزنەکان لێکۆنەمانەوە ئەوە کاک عەدنان زەرعەت ئێستا نەچیتەوە لزنەی مالێ دەبێ هەموو تەفاسیلەکان هەموو ئامادە بکات
ئەوانە هەموو ئیشەکانی خۆیان دەکەن سەرقاڵی مادیبوونی سەرۆکێکی تۆپی عراقی نازانم لەسەر چیە لەوانەیە وەفد و ئەوانە بێتن ئەمە مادیبوونەکمان پێوە دیار بێ بەس ئەمن لە کۆبنەوەکە زیاتر باشەوی پێشنیارەکان ئەوانە گەرات بێتەکنەمەگەن ئالیزنەکانی شوکاری خۆیان دەکەن قسەمان لەگەریان کردیا پێم باشە ئەمە بتانین هەموو هاوینان مانجی سێ پاش سێ منتەخەب کوردستانمان هەبیتن ئەگەر لۆ مانگەک دوو مانجی بی بەڵام دەبی بەرنامەجی عێراق وەربگرین ئەگەر نتانین بچینە دەرێژ گەمەی بکەین بتانین ئەگەر عێراق ساڵانە ئیستعداد دەکا ئۆڵەمپی و شەباب وانە بتانین ئیستزافیان بکەین لە ولێرە گەمەیان لەگە بکەین هەمووەکو منتەخەب کوردستان و منتەخەب عێراق ئۆڵمپی و شەباب ئەگە گەمەی ودیش بی ساڵانە دوو گەمە سێ گەمە ودی بکەین ئەگەر نا لە تەنیشتەکانمانەوانی میوانەکانمان لە تورکیا لەوە تیپەکان بێنێکوانە بەس بەڵام هەندێک زەحمەت دەبی لەبەرەوەی فیفا قبولی نییە ئەگەر هاتی عێراق دەبی لە ڕێگای عێراق بیتن گەمەی بکاتن هەندێک چیشتەیە قوانینە دەبی لا نەدەین مشکلەکمان هەیە مشکلەکەی عێراقا مشکلە ئەمەنینە ئەمە هەموو هاوکاریەکی عێراقمان کردی هەموو گەشت خەڵکیش دەزانی بەس باوەڕتان هەبیتن ئەو عەقلێتی کە لەوێ هەیە فەرقی هەیە لەگە عەقلێتی بەڕاستی یعنی ئەمە نالێم هەمووی عێراق و هەمووی خراپەوە نەنا هەندێک کەسیان تێدایە تەقبولی وەی ناکەنە تو منتەخەب کوردستان تەوی بە خودای ئەمە کە دەبینین ڕۆمالی گەمەکان دەکەن ئەنگۆ لە هەموو نازانین تەماشای چیان دەکەن هەموو دەستگایەکان تێدایە ئەو شتێکی زۆر میهمە چکو ئەو خەڵکە لەوانەیە تەماشای ڕووداونەکە تەماشای پەیام بکاتن دەوین لە پەیامیش هەیە تەماشای سپێدە دەکە قار لەوێ دەرێ هەمووی ڕۆماڵ دەکاتن یعنی ئەو خەڵکی کوردستان هەموو دەبینن ئەوە شتێکی زۆر میهمە بەس لەکنەوەن ئەو مەوزوعیان لەکن حەزم ناکرێ هەموو ئەعلامەکان یەک ئەعلام نەدیدە قسەچی با ئەوە بکات توندی بکاتن هەموو پێشنیار دەکات یەکێتی تۆپی پێ کوردستان لەوە ناکەن یەکی تۆپی پێ کوردستان ئەمە تەماشا دەکەین ئەگە باش بتون لۆ ناکەین یعنی کەواتە ئەنگۆ تەواوکەری منە ئەوان لەوێ ئەو شتیان نییە پێیان هەزم ناکرێتن یەکێت تۆپی کوردستان ئێستا ئەوە ئێستا نوێیە یعنی لۆ دەوێ ئیشەکان دەکەن ئەوە ئینتزار دەکەن ئەمە ئەو پارانەی کە مەسەلەن دەبی بدرێ ئێستاکە ناوبژوانان مشتفەکانەوەنی سەرپەرشتیاران خولی نایە بوو یەک ئێستا بەمایان گوتێ بە زووترین کات بینێنەوەنە ئەوانە دەست نیشان دەکەین هەندێک تەجیزات کڕینە هەندێکمان مایە هەندێکمان کڕیە مەسەلەن ئەوە لۆگی ئەوەی کاسی کوردستان هاوە ئێستا ئەوە دەڕعکەیە ئەوە نوێ کرایە ئەوە نوێ کرایە تەمان ساڵ بە ساڵ نامینێ لە عینن شکلیەوەیتی بەس ئەوانی لۆ زیاد کرایە شتێکی جوانە و مرتبە هەندێک شتی دیکە لۆ دەکەن ئەوە دەبی ئەوە مانگەی کەش ئینتیزارکەین هەتا عەدەدەکەمان لۆ دێنن ئەوە نەشمان نووسی هەندێک ئیشی دیکەشمان هەیە بە زووترین کات یعنی ئەمن نازانم حکوومەت یاریمی کوردستان پارەی ناداتە من دەشزانی پارەی حەکەمانە ئی مشریفەکانە لێرە دەبێت شتە چی بلێم زۆر سپاس دەکەم لەو پرسیارەی پارەی دەدەن کچەک تاقی دەکرێت بەس بەڵام ئەمن داوا لە حکوومەت دەکەم هەر کەسێک ئەوانی بەرپرسن لەو وەزعی ئاگاتان لێبی حەکەمەکانمان سەرپەرشتیارەکانمان بە پارەی خۆیان دەچن تحکیم دەکەن دەچنە شارەکان لە بەرچی خۆیان سەرف دەکەن ئەوە ساڵک ئەوە چەند مانگە ئەو لۆ 5 مانگ دیتن داواتان لێ دەکەین بە زووترین کات ئەو پارانە ئەو شایستانەی حەکەمەوەکان بە زووترین کات بۆمان ئەوە بکەن جەنابی وەزیری مالیە وەزیری ڕۆشنبیری سوپاسان دەکەین هاوکار بوون هەتاکو ئێستاکە ئەوەی ئێستاکە بۆ جەنابتان دەنێرین ئەو بە زووترین کات دەبی چارەسەر بکرێتن لەبەرەوەی پارەی حەکەم و ئەوەکانە دەشزانم حکوومەت دەمانداتی لەوانەیە تاخیرکە بەس با بزانی تاخیر بوونەکە هەندێک تاسیل لە هەندێک عەوائیل دەکاتن حەکەمەکانمان خۆ هەمووی میلیۆنێر نینە ئەوانیش مۆزەفن لە دەوایلەکان کە پارە وەردەگرن بە پارەی خۆیان دەچن ڕاستە خۆشیەکەمان لۆیەکی تۆپی کوردستان و لۆ تۆپی پێ وەمان لێ دەکا بەردەوامین خولەکان بکەینەوە زۆر کەسیە سوالمانێت بێن دەری ئەنگۆ جارێ پارەی ممتاز و یەکتانەوەەکە دەرەجە دوو دەست پێ دەکەن بەڵێ فۆسالیشمان بەدەست پێکرێت دەرەجە دووش دەست پێ دەکەین پاشەوی ئەگەر ئەطلبوو شەباب و ناشرینەکانش دەست پێ دەکەین مهم لەسەر ئەمە چاڵەکیەکان ڕناگرین حکوومەتیش داوایان لێ دەکەین بە زووتری کات پارەکان و شایستەکەمان بۆ سەر بکات لە کۆتایی سوپاسی بەڕێستان دەکەین تەبان ئامادەبوون لێکوانە ئەنگۆش یەکن لە ئەندامانیەکی تۆپی کوردستان سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین تەبان
و داواکاریشمان لیان شایستەی دارایی بۆ نادیەکان ئەگەر بکرێ خەڵاتەکان چکو ئەوە ساڵی دووەمەوە 2 ساڵە لەسەیەک ئەمە خەڵاتمان نەدایتە یەکەمەکانی کوردستان. من پێشنیارم ئەوەیە لۆ جەنابی سەرۆکی حکوومەت خۆی لە نزیکەوە ئەو یەکەمانە ببینیتن وەکو فیستیڤالێک لە جێگایەکدا بنیشین ئەو گەنجانە ببینی بە خۆشی خەڵاتیان بکات بە لوتفی براگەورایەتی خۆی ئەو گەنجانە ببینیتن و تەکریمیان بکاتن. ئەمە سوپاسی دەکەین. ساڵانە با ببیتە بڕیارێک کە ئەوانی یەکەمن جەنابی خودی خۆی بیان بینیتن لە جێگایە وەکو فیستیڤالێک وەکو داوەتێک وەکو شتێک یەکەمەکانی کوردستان ببینیتون بە خۆی بە دەستی خۆی خەڵاتیان بکاتن و سوپاسیان دەکەین.